لە بەرامبەر کارپێنەکردنی یاسای 2011 پەرلەمانی کوردستان بۆ مافی بەدەستێنانی زانیاری و پێدانی زانیاری بۆ کاری ڕۆژنامەوانی هاوکات جیاوازیکردن لە پێدانی زانیاری بۆ بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسان و هەواڵنێرانی سنووری سۆران نیگەرانن لە دەستگا و دامەزراوە حکومیەکان بۆ ڕێگریەکانیان لە کاتی بەدەستێنانی زانیاری ڕۆژنامەوانی و جیاوازیکردن لە نێوان ڕۆژنامەنووسان. ئەو دام و دەستگانەی کەوتە بێژیانە زۆر جار گرفت بۆ ڕۆژنامەنووسان دروست دەبێت بۆی کە ناتوانن لێدوان یا خوسانیاری لە چێوە بگرن لە هەمان کادا بەشێک لە دام و دەستگاکان زیاکاری دەکەن لە پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان یاخود بە دام و دەستگاکانی ڕاگەیاندن ئەتوانین بڵین ئەو دەستگا ڕاگەیانانەی کە لە خۆیانەوە نزیکن زانیاری و لێدوانیان پێدەدەن و هاوکاری و کارئاسانیەکی زۆریان بۆ دەکەن بەڵام ئەو ڕۆژنامەنووسانەی ترکە لە دەستگاکانی تر بە تایبەتیەوانی کە لە میدیای ئەهلی و میدیای بێلاین کار دەکەن زۆر جار تووشی گرفت دەبنەوە. هاوکات لە یاسای 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری کوردیش داهاتووە ڕێگری لە ڕۆژنامەنووسان ناکرێت بە بەدەستخستنی زانیاری بۆ کاری ڕۆژنامەوانی بەمەرزێکەر هەواڵ و زانیاریەک پەیوەست نەبێ بە کاری دەستگا ئەمنیەکان و ڕاهەندێکی نەتەوەیی و نیشتیمانی نەبێ کە پەیوەست بێ بە پاراستنی یاساییشی نەتەوەیی بەڵام لە هیچ یاسایەک نهاتوە جیاوازی لە نێوان ڕۆژنامەنووسان و دەستگا و کەناڵەکانی ڕاگەیاندن بکرێ کە ئەمەش زۆر بەڕوونی لە سنووری سۆران و کۆمەڵگەی گومرجی حاجی ئۆمەران بەدی دەکرێت. بەپێی یاسای بۆ دەستخستنی زانیاری تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن بەبێ جیاوازی بۆیان هەیە و مافی خۆیانە کە هەر جۆرە زانیارێکیان بێوێت لە هەر دامەزراوەیەکی حکومی هەتا ناحکومیش تەواوی زانیاریەکانیان پێ بدرێت تەنها ئەو دامەزراوە ئەو زانیارانە نەبێت کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی و باری ئەمنیەوە هەیە هەر بەرپرسێک جاچە حکومی بێت غێرە حکومی بێت لە چارچەوەی ئەم یاسایە دەربچێت ئەمە پێشێلی یاسای کردووە. یاسای مافی بەدەستێنانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان هۆکارێک بوو بۆ ڕێکخستنی کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هاوکات ڕوونی و شەفافیت لە کاری دەستگا ئەمنیەکان و گەیشتنی زانیاری ڕاست و دروست بە خوێنەران و بینەران و بیسەرانی خەڵکی کوردستان بەڵام کارپێنەکردنی هۆکارێکە بۆ ناڕوونی و نەبوونی زانیاری دروست و باوەڕپێکراو کە ڕۆژانە لە دەستگا و کەناڵ ڕاگەیاندنەکان بڵاو دەکرێتەوە. لە کاتێکدا پەرلەمانی کوردستان بەپێی یاسایەکی تایبەتکاری ڕۆژنامەنووسی و پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان ڕێکخستووە بەڵام لە سنووری سۆران تا دەواازەی سنووری حاجی ئۆمەران پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان لە بارودۆخێکی خراپدایە و گرفتی زۆری بۆ ڕۆژنامەنووسان دروست کردووە وێ ڕای ئەوە جیاکاری ئەکرێت لە نێو ڕۆژنامەنووسان لە کاتی پێدانی زانیاری. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.